سڵاو لێبێ باشی خاتونگیان باش سپاس دەکەم نای بەڕێزە موناخان موناخان لە ماژدی مۆڵ کار دەکەن یان ئێوە ستافن بەجیا نا ئێمە ستافین بەجیا باشە ڕۆژانە دێنە ئێرە هەموو شەیەک دێنە ئێرە هەموو شەوەک دێنە لێرە زۆر باشە مرتاحی لەگەڵ ئیشەکەت زۆر خۆشە باشە ئەوە هیچ پێشتر دەورەتان بینی ویان لێرە فێر بوون نا بەخۆمان فێر بوون بۆ خۆتان فێر بوون لە چەند کەس پێک دێ گروپەکەتان لە تقریبا زیاتر لە 25 لەسەرەوە زۆر ماشەڵڵاتان لێ بەمووی کچ و کوڕی گەنج ماشەڵڵا و نەزوانە نەڵی گوڵن سپاس دەکەم شتێکی خۆشمان بۆ باسکە لە کاتی کارکردن ڕوویدا بێ شتی خۆش ڕوو ئەیاد وایە ڕۆژانە ئەرە بەخۆی ئەخر مانزی ڕەمەزانەما یعنی ڕۆژی مبارەکە باشە من وەکو مەولانە باشە هەر نمایشی خۆم دەکەمەوە بەڵێ باشە لەلای ستافیمان بە ناوی ئەربیل فلکلۆر ئمە ئیش دەکەین نەک بەس لە ستافەکان لە مەطعمەکان لە خەنەبەندان لە هەموو جێکی زۆر چاکە لە شتان ساوێ هەر بەم نمایشە بەشداریەکە لە خەنەبەندان و بۆنەکانی تریشە هەموو شتی زۆر باشە لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی باشی زیرەک یێتوانی وەڵام بیتەوە باشە ئەگەر نەزانی بە شتێک خۆشم بۆ باسکەی باشە پرسیارەکەمان سەیرانگای چەمی ڕێزان سەر بە کامە شارە نازانی باش شتێکی خۆش یاڵە شتێکی خۆشم بۆ باسکە ئاسانکاری بووەکەم ببیتە خاوەن خەڵات باشە ئەمێ لە هەموو ستافی من بوو زۆر نانی دەخۆم ئەوە والله تقریبا لێک ڕۆژ دەتانم یەک مانجەڵی دۆڵمە گەورەی بخۆم ئەی ماشەڵڵا بەخۆی زۆری دەخۆم هی ئەوەی زۆرە جوڵی ماشەڵڵا تاقەتی سەرم دەکەم دەستە خۆش بێ سەرکەوتبی اختیار تێمێ باشە سلێمانی هەولێر دوهۆک مەقسەد کامە شار گەورەیە بەڵێ نا سەیرانگای چەمی ڕێزان سەر بە کامە شارە سلێمانی هەولێر دوهۆک دهۆک دوهۆک بیگۆڕە مەقسەدت ئەوەی بوو کامە یعنی سەر بە کامە پارێزگایە ئێستا بۆ سەربەرە کامە بارزگای سلێمانی سلێمانی دەست خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکمان پێبەن بۆ ئەو گوڵە جوانە زۆر خۆشحاڵ بوو ئەمنیش وەڵا سپاس دەستە خۆش بێ ئەوە خەڵاتی کۆمپانیای گوڵبەرگە بۆ بەڕێزت هیوادارم بەدڵت بێت زۆر سپاس دەکەم